ساڵتە لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕەت و فیقم لەڵخێم شەوی پانۆراما پێتان گەشتینەوە جەژنتان پیرۆز بێ هیوادارین هەموو ڕۆژێکتان جەژن و خۆشی بێ بەڵام بە خۆپارێزی و پەیڕەوکردنی ڕێکارەکانی خۆپارێزی بۆ خۆپاراستنمان لە مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا. ئەم شەو لە بەرنامەی پانۆراما باز لە پێکەوە ژیانی ئاینیەکەین و هەروەها ڕۆڵی ئاین لە ڕێخستنی کۆمەڵگە و پێکەوە ژیاندا چۆنە. ئێمە ئێستا وەکو نەتەوەیەکی ئیسلام لە کوردستانی خۆماندا پەیڕەوی ئاینی ئیسلامەکەین. وەکو کورد هەمیشە لە کۆنەوە نەریتە باوەکانی کۆمەڵگە کە لەسەر بنەمای ئاینی ئیسلام لە کۆمەڵگەکەمانە پەیڕەو کراوە، ئێمە ژێکی بووین لە پەیڕەوانی ئەو دینە. ئاینی ئیسلام ڕۆڵی چییە لە ڕێخستنی پێکەوە ژیان لە نێوان نەتەوەکاندا؟ ئاخۆ لە ئێستادا ڕۆڵی مامۆستایانی ئاینی، ڕۆڵی پەرستگاکان، ڕۆڵی ناوەندەکانی پەرستن چۆنە بۆ ئەوەی کە ڕێگا پیشانی خەڵک بدا بەوەی کە پەیڕەوی دادپەروەری بکەن لە مامەڵەکردنیاندا لە ناو کۆمەڵگا. کۆمەڵێک ئاینی جیاواز و نەتەوەی جیاواز هەرێمی کوردستانەژی چۆن ئەتوانرێت لە ڕووی ئاینیەوە و ئاین تا چەند کاریگەریە بێ لەوەی کە ڕێخستنەوەیشی باش و دادپەروەرانە بکات بۆ دروستکردنی پەیوەندیشی باش لە نێوان ئاینە جیاوازەکاندا. ئەم شەو لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم مامۆستا مەسعود جاف مامۆستا یانی کە لە سودۆ لەگەڵ سوپاس دەکەم. مامۆستا بەخێر بێ جەژنی شە پیرۆز بێ. هەروەها بەڕێز دکتۆر زێنەدی مەولود بریکاری وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی کە بەڕێزیان لە ڕانیەوە بە ڕێگەی سکایپ لەگەڵمانن. دکتۆر زێنەدین ستاوت لێبێ جەژنت پیرۆز بێ. ئەگەر بە ڕوخسەتی مامۆستا مەسعود جاف لە دکتۆرەوە دەست پێ یەکەم سوپاسی یەکەم. بەڵێ دکتۆر زێنەدین ئەم شەو دیارێمە کە یەکەم ڕۆژی جەژنی قوربانە لە هەرێمی کوردستان بەڕێکەین و بە پێویستمانزانی لە بەرنمەکەیە بازە ڕۆڵی ئاین و پێکەوە ژیانی ئاینی لە هەرێمی کوردستان بکەین. لە ئێستا داتوانین بڵین کۆمەڵگەی کوردی کە چەندین جۆر ئاین و نەتەوەی جیاوازی تێدایە ڕۆڵی ئاین لە ناو کۆمەڵگەکەماندا چۆن هەڵەسەنگێنن و لە ئێستادا بۆ نمونە ئێمە گەر ئاینی ئیسلام کە خۆمان پەیڕەوانی ئاینی ئیسلامین وەربگرین تا چەند توانیوێتی شێوازی کۆمەڵگەکەمان ڕێک بخاتەوە لە ڕووی دادپەروەری و لە ڕووی ژیانێکی خۆشگوزارانەوە بۆ هەمووان بەبێ جیاوازی. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا سوپاس بۆ ئێوە بەخێراتی مامۆستاشەکەین و هەروەها پیرۆزبایی جەژنی قوربان لە تەواوی مسلمانانی هەرێمی کوردستان و جیهان ئەکەین و لێرەشەوە هاوخەمی خۆمان بۆ قوربانیانی دوێنی مەدینە سەدر کە تیرۆریستان کارەساتێکی گەوریان دروست کرد دەنێرین. بێگومان ڕۆڵی ئاین لە ناو کۆمەڵگا هیچ کۆمەلگایەک ناتوانێت بەبێ ئاین بژیت. ینی ئاین یەک لە کەناڵە گرنگەکانی پێگەیاندنی کۆمەلگایە و ئێمە میلەتی ئێمە لە ڕۆژی ئاینی پیرۆزی ئیسلامی وەرگرتووە، خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلامی کردووە لە ڕێگای مامۆستا و زانایانی ئاینی و هەروەها لە ڕێگای مزگەوتەکان و تەکیە و خانەقاکان. لەبەرەوە ئێمە کە قسە لەسەر ڕۆڵی ئاین ئەەکەین، ئاینی پیرۆزی ئیسلام دابڕاونیە لە مێژووی ملەتی ئێمە و بەشێکە لە کلتور لە مێژووی ئێمە و ئاینی پیرۆزی ئیسلام ئەوەی ئێمە ئەمانەوێ ینی باسی لێوە بکەین، ئەوەی ئێمە ئەمانەوێ بەڕاستی گرنگی زیاتری پێ بدەین. زۆرێکە لەو عەدالەتێک کە لە ناو ئاینی پیرۆزی ئیسلام هەیە، لەو پێکەوە ژیانەی کە لە ناو ئاینی پیرۆزی ئیسلام هەیە، ئەویان بەشێک پەیوەندی بە کۆمەلگای کوردی و ڕۆڵی زانایانی ئاینی ئیسلامەوە هەیە لەو ڕوانگەیەوە کە چەند کاریگەریان هەبووە لە مێژووی ئیسلامەوە تا ئێستاوە چەند ئاینی ئیسلام ئاینی پیرۆزی ئیسلام کاریگەری لەسەر کۆمەلگای ئێمە هەبووە. هەروەها دکتۆر زێنەدین ینی بیریشمان نەچێت ئاینی ئیسلام هەمیشە بەڵێ دکتۆر زێنەدین ئاینی ئیسلام هەمیشە بنەمایەک بوو بۆ دانانی هەم یاساکان هەم بە پێی ئەو دابوونەریتەی کە بۆ نمونە یاساکان و شریعەتی پێوە بەڕێوەچوو ئاینی ئیسلامیشێک بۆ لە بنەماکانی سەرەکی بەڕاستی. هەر بۆیە ینی تا چەند توانراوە هەم لە ڕووی یاسایی و شەرعیشەوە ئاینی ئیسلام ببێتە ئاینێک بۆ ڕێخستنەوەی ژیانی کۆمەڵگە.
خۆی بێگومان کە باسم کرد یعنی ئێمە کە قسە لەسەر ئاینەکەین ئاین دابڕاویە لە کۆمەلگای کوردی لەبەرەوە ڕاستە ئێمە دەسەڵاتێکی دیموکراتمان هەیە لە ڕێگای هەڵبژاردنەوە هەڵ ئەبژێردێ بەڵام ئێمە ئەگەر سەیری هەموو ئەو یاسانە بکەین کە لە هەرێمی کوردستان دەرەچی تەنانەت ئەو پرۆژەی دەستوریش کە پێشتر داڕێژرابوو و ئێستا مناقەشەی لەسەر ئەکرێ بۆ ئەوی لە داهاتوو جێبەجێ بکرێ و لایەنەکان لەسەری ڕێکەون یەکێک لە بنەما ئەساسیەکانی ئاینی پیرۆزی ئیسلامە لەبەرەوە ئاین بەدەر نییە لە کۆمەلگای کوردی ئێمە کە قسە لەسەر ئاینەکەین قسە لەسەر مێژووی ئاینی پیرۆزی ئیسلامەکەین دووشتی پێکەوە گرێدراون بەڵام ئێمە وەکو کورد یاخود وەکو دەسەڵاتی کوردی یاخود وەکو تاچی کوردی چ زۆرە ئاینێکمان وەرگرتووە لە مێژووی خۆمان بێگومان ئێمە قسە لەسەر لایەنی میانڕەوی ئاینەکەین قسە لەسەر ئەو لێبوردەیە لە نێوان ئاینی پیرۆزی ئیسلامەکەین قسە لەسەر کۆمەڵێک بوار ئەەکەین کە وەکو کەناڵی گرنگی پێگەیاندنی کۆمەڵایەتی وەکو کەناڵی گرنگی قۆرکردنەوەی ئاشتەوایی لە ناو کۆمەلگایەتی نەک ئەوەی لایەنی تونڕەوی ئەوانە کە زۆر جار هەندێک لە گروپە تونڕەوەکان پەنای بەوە بن بەڕاستی بەڕای من ئەوە دوورە لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام. زۆر باشە دەست خۆش دکتۆر زێنەدین ناوەسا مەسعود یانی وەکو دکتۆر ئاماژەی بۆ دا ینی خۆ ئاینی ئیسلام ئەو تا هەر کەسە و ئەوێت بە مەرام و بەرژەوەندی خۆی بەکاری بێنێ بەڵام ئەوەی کە گرنگە لێرەدا ئێمە ئەگەر باسی کۆمەڵگی خۆمان بکەین وەکو کۆمەڵگی کوردەواری ینی توانیمانە ئاینی ئیسلام تا ڕادەیەشی باش لە ڕوە ئیجابیەکە و لەو ڕۆ بەکاربێنین کە هەم کۆمەڵگای خۆمانی پێش بخەین هەم کۆمەڵگەی خۆشمانی پێ پارێزین لە ڕووی پەیڕەوکردنی دابوونەریتە کۆنەکانمان کە هەمیشە توانیویانە ڕێگەی ڕاستمان پیشانبن لەم ڕۆ جەنابتان ئاڵەنجی بەنای خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەنابتان بۆ کورسات بۆ جەنابی دکتۆریش پیرۆزبایی جەژنی قوربان لە هەموو مسلمانانی جیهانەکەم منیش بە تایبەت لە مسلمانانی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان ئومێ دەکەم جەژنی قوربان بوو بێ بە مایەی خۆشگوزەرانی بۆ هەموو لایەکمان و کۆتایی نەخۆشی و ناخۆشی و دەردەسەریەکانی ژیانمان ئینشاءالله وەکو جەنابی دکتۆری شارەی پێکرد ئاینی پیرۆزی ئیسلام لەو ڕۆژەوەی کە هاتووەتە ناو ئەم وڵات و میلەتەی ئێمە جیاواز لە هەموو گەلوونەتەوەکانی تر ئێمە سود و قازانجی باشمان لێبینیوە و ئێمە توانیومانە پەیڕەوێکی جوانوی و باشی ئاینی پیرۆزی ئیسلام بکەین لە ڕووە ئاینەکەیەوە و لە ڕووە کۆمەڵایەتەکەیشەوە ئێمە توانیومانە وەکو گەلی کورد لەو ڕۆژەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلاممان قبول کردووە قبولی هەموو ئاینەکانی کەش بکەین قبولی هەموو بیر و ڕاجیاوازەکانیش بکەین دیارە لەو کاتەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام هاتووەتە ناو ئەم گەلەی ئێمە تەنها ئاینی پیرۆزی ئیسلام نەبوو خاوەن ئاین و بیر و ڕاجیاوازەکانی کەشمانتیا بووە بەڵام پێشەواکانی ئێمە بەڵام زاناکانی ئێمە بەڵام خاوەن ڕاو قسە دیارەکانی ناوگەلی کوردی ئێمە توانیویانە بە ڕۆحێکی دیندارانە وەکو خۆی چۆن پیاغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ناو مەدینە پێکەوە ژیانێکی ئاینی لەگەڵ خاوەن ئاینەکانی ترا لەگەڵ جوولەکە و نەساڕەکانە لەگەڵ بیر و ڕاجیاوازەکانە لە مەدینە کرد دەتوانم بڵێم میلەتی کوردی ئێمە زۆر باشتر و چاکتر لە گەل و نەتەوەکانی تر ئەم جۆرە ڕۆحیەتی پێکەوە ژیان و ئەم جۆرە ڕۆحیەتی قبولکردنی ڕەئی بەرامبەرە لە ناو وڵاتی ئێمە ڕەنگی دایەوە چونکە نەبیسراوە لە ناو گەلی ئێمە ئەگەر حاڵەتێکی زۆر تایبەت ئەویش دەستی دەرەکی ئەگینا نەبیسراوە لە ناو گەل و وڵات و میلەتی ئێمە شەڕێکی ئاینی بەرپا بوو بێ هەرگیز نەبیسراوە لە مابەینی ئاینی ئیسلام هەڵگرانی ئاینی ئیسلام و ئاینەکانی ترا پێکدادانی ڕوویدا بێ و ئیلا حاڵەتێک ئەگەر بوو بێ بەداخەوە ئەوە دەستێکی دەرەوە بووە نەک خەڵکی کوردی ئێمە بۆیە هەردەم گەلی کورد بەوە ناوبانگی دەرکردووە کە جێبەجێکردنی هەموو ئەم دەقە ئاینیانەیە کە قورئانە فەرمێ وەلەو شاء ربک لەجعل الناس ئومەتە واحیدە ئەگەر خوای تۆ بیویستایە هەموو مرۆڤەکانی سەرزەوی بە یەک ئومەت دروستە کرد بەڵام ئەم جۆرە لە ئیختیلاف بیرکردنەوە وەکو چۆن لە زمانمانە جیاوازی هەیە وەکو چۆن لە ڕەنگمانە جیاوازی هەیە وەکو چۆن لە نەتەوەمانە جیاوازی هەیە لە ئاینیشە هەر جیاوازی هەیە قبولکردنی ئاینی جیاواز لە ئاینی ئیسلام لە ناو وڵاتی ئێمە بوونی جوولەکەکان
زۆر لە سەردەمێکی قەدیمەوە لە وڵاتی ئێمە بوونی خاوەن ئاین و بیر و ڕاجیاوازەکان لە سەردەمێکی زۆر کۆنەوە لە وڵاتی ئێمە هەموو دەلیلە لەسەر پێکەوە ژیانێکی ئاینی پێکەوە ژیانێکی ئینسانیانە کە گەلی کورد لەگەڵ خاوەن ئاین و بیر و ڕاجیاوازەکانە ژیاوە بەڵام ژیانێکی جوانی ژیاوە ینی تێکەڵی هەبووە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی بۆنەکان لە ڕووی جاریوە هەبووە لە ئاهەنگەکانی یەکتریا بەشداریان کردووە ینی بەڕوحێکی زۆر سادەوە بەشداریان کردووە ینی من ئەمەوە پرسم گەلی کورد کاتێک کە ئاینی ئیسلام پەیڕەوەکە ینی وەکو جەنابیشت ئاماژەت پێدا وەکو نەتەوەکانی کە پەیڕەوی نەکردووە بە شێوازی خۆی پەیڕەوی کردووە ینی بە سادەیی و بە دڵفراوانی و بە سۆز و بەزەیەوە ئەمە تا چەند کاریگەر هەبوو بۆی کە کورد بتوانێت بەم شێوازی کە هەبووە لە کۆن و لە ئێستاشدا لەگەڵ نەتەوەکانی دیکەی ناوخۆی مامەڵە بکە مامۆستا زۆر بە جوانی مامەڵەی کردووە و ڕەنگیشی داوەتەوە و وەکوتم خاوەن ئاینەکان خۆیان خاوەن بیر و ڕاجیاوازەکانی خۆیان بە ئینسافەوە ئیعتیراف بەوە ئەکەن کە گەلی کورد لەگەڵ ئەوەی زۆرینە هەڵگری ئاینی پیرۆزی ئیسلامە باگراوندێکی ئیسلامیانە و مسلمانانەی هەیە مامەڵەیەکی تەندروست و ئینسانیانەی کردووە لەگەڵ خاوەن ئاین و بیر و ڕاجیاوازەکانیان ینی تو ئەگەر بۆ مێژووی شاری سلێمانی بگەڕێیتەوە سەیری کەنیسەیە کە لە گەڕەکی سابونکەرانە لەگەڵ مزگەوتێکە 100 مەترێکی بینە نەبیسراوە ئەو بەڕێزانەی کە لە ناو کڵێسایەکان لە ناو کەنیسەیەکان کە ئاینداری خۆیان جێبەجێەکەن لەگەڵ ئەم مسلمانانەی کە لە مزگەوتێکان نوێژ و جمعە و جەماعەت ئەکەن هەرگیز نەبیسراوە پێکدادان هەبوو بێ لە شاری کۆیا لە شاری پێنجێنا لە شاری هەڵەبجا لەم شاری سلێمانیا گەڕەکی جوولەکەکان هەبووە کاکەحمەی سلێمانی هەبووە باشە ئەگەر بگەڕێنەوە بووم مێژووی مسلمانان لەو سەردەمانە لەگەڵ خاوەن ئاین و بیر و ڕاجیاوازەکانە چۆن بووە لەگەڵ جوولەکەکانە چۆن بووە لەگەڵ مەسیحەکانە چۆن بووە و ئێستش ئەو سۆز و عەتفە ئینسانیانە کە مسلمانان هەیان بووە لەگەڵ خاوەن ئاینەکانی ترا قەنەعەتم وایە بە ئینسافەوە زۆرێکیان ئیشارە بەوەکەن کە بەڕاستی گەلی کورد ئەو دەقە ئاینیانە جێبەجێیەکە کە قورئانە فەرمیێ وەجەعەلناکم شوعوبە وەقەبائیلە لیتەعارەفوو خوای پەروەردگارە فەرموویە ئێمە ئێوەمان کردووە بە چەند گەل و نەتەوەیەکی جیاواز بۆچی بۆ ئەوەی یەکترناسین و مامەڵە و تێکەڵیەکی ئینسانیانە لە بەینتانە هەبێ ئاسایی من مسلمانم بە ڕێزێکی کە لەولاوە هەڵگری ئاینێکی کە بێ کاکەیە مەسیحیە یەزیدیە و خاوەن ئاینێک و هەر دلیلی ئەوەش ئەو سایانی ئێستش لە زۆربەی گەڕەکەکانی شاری سلێمانی و بە دیاریکراوی هەر لە هەولێری ژانی ژمارەیەکی زۆر لە ماڵە مەسیحی هەبووە کە لە گەڕەکەکانەوە هەمومانیانی بینیمانە بۆ نمونە لە گەڕەکی زۆربەمانە هەبوو مامەڵێکی زۆر دروست و جوانیشمان کردو لەگەڵانە ئەوانیش بە هەمان شێوە ینی مامەڵەیەکی برایەنە و خۆشەویستیان لەگەڵمانە کردووە وەک ئەرزی جەنابتم کرد ئەمە هەمووی دەقا و دەق جێبەجێکردنی ئەو دەقە ئیسلامیانەیە کە لە مێژووی ئیسلامە بۆ ئێمە ماوەتەوە سەحابەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام حەزەتی عەبدوڵڵای کوڕی عومەر دەفەرمێ جارێک دەچێتەوە ماڵەوە ماڵ و مناڵی حیوانێکیان سەر بڕیوە بیکەن بە قوربانی بیکەن بە سەدەقە دابەشی بکەن یەکسەر چی دەکە ئەم سەحابە پیرۆزە دەفەرمێ بە ماڵ و مناڵەکەی 3 جار تەکیدیان لێکاتەوە ئاگاتان لە دراوسێت جوولەکەکەمان بێ بەشی ئەوانتان لەبیر نەچێ دەی ئەمە ڕەنگی داوەتەوە لە ناو گەلی ئێمە نەبیسراوە مسلمانێکی ئێمە قوربانیەکی کردبێ سەدەقە و ئیحسانێکی کردبێ ماڵی جوولەکەی دراوسێی بوو بێ ماڵی مەسیحەیە لە گەڕەکەیانە بوو بێ ئەمە بپەڕێنە بەشی ئەوی لێم نابعکسەوە زۆر مامەڵەیەکی ئینسانیانە و زۆر مامەڵەیەکی مەردانەمان کردووە بۆیە سوپاس بخوا گەلی ئێمە ڕنگدانەوەی ئەم دەقە ئاینیانە و ڕنگدانەوەی ئەو مامەڵە ئینسانی و کۆمەڵایەتی و خزمایەتی و دراوسێتی و مرۆڤایەتیە لە ناو گەلی کووردا زۆر بە جوانی ڕەنگی داوەتەوە و تا ئێستش دەتوانم بڵێم زۆرێک لەو بڕگانە ماوە بەڵام پێویستمان بە باشکردن و چاکترکردن و وەستانی ئەو پیرۆزیانەیە نەک بەداخەوە بیخینە لایەکەوە بڵێن دروست نییە مامەڵەکردن لەگەڵ خاوەن ئاین و بیرەکانە زۆر باشە مامۆستاجیان دواتر دێمە خزمەت جەناب بە تایبەتی بۆ چاکردن و بەرەو پێشبردننی ئەو بڕگانی کە جەناب داماژەی پێدی لە پێشخستنی ئەم پێکەوە ژیانە ئاینیە دواتر دێمەوە خزمەت جەنابەت دکتۆر زێنەدی مەولود یان ئێمە پرسم لە جەنابەت هەر ئەم کرانەوەی کورد بووە و نەتەوەی کورد بووە و ئەم بڕوابوونە پتەوەی کورد بووە بە ئاینە جیاوازەکانی دیکە کە هەرچەندە خۆی ینی کورد ڕاستە زۆری نەمان ئێمە مسلمانین ئەوە تا بۆ نمونە لە وەزارەتێکا کە بەناوی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە حکوومەت هێرێمی کوردستان هەیە کۆمەڵێک بەشی جیاجیا بۆ ئاینە جیاوازەکان و نەتەوە جیاوازەکانی دیکە کراوەتەوە ئێوە ڕاستی ئەمە
مای خۆشحاڵی و مای یەکتر قبولکردنی بەرامبەرە. ئێوە لە وەزارەت چۆن توانیوتانە مامەڵەیشی دروست و عادیلانە بکەن لەگەڵ ئەم پێکاتانە و ئەم نەتەوانەی دیکە کە هەیە لە هەرێمی کوردستانە؟ بەڵێ بێگومان هەروەکو مامۆستا فەرمووی ئێمە کە قسە لەسەر پێکەوە ژیانی ئاینەکانەکەین بەڕای من سێ ڕەهەندی زۆر مێژووی هەن لەسەر ئەو پۆرکردنەوەی ئەو پێکەوە ژیانە. یەکیان ڕەنگێکی ئاینی هەوی پەیوەندی بە خودی ئاینی پیرۆزی ئیسلام و هەروەها ڕۆڵی زانایانی کورد زانایانی ئاینی کورد لە ناو ئیسلام کە بەردەوام ڕێنیشاندەر و هاوکار بوون بۆ پێکەوە ژیان. دووەمیان ملەتی کورد خۆی ملەتێکی ئاشتی خوازە، بەعدی دووەمیان خود ڕەهەندی دووەمیان پەیوەندی بە مێژووی کوردەوەیە کە ئەو پێکەوە ژیانە ینی بەشێک بووە لە قەنەعاتی گەلی کورد. سێمیان فەلسەفەی حکومڕانی لە دوای ڕاپەڕین و کابینەیەک لە دوایەکەکان تا دوا کابینە یەک لە ئامانجەکانی ئەوە بووە کە ئەو پێکەوە ژیانە باشتر فۆرمەڵە بکە لە ڕووی یاساییەوە. ئێمە گەر سەیر بکەین ئێمە لە یاسای ژمارە 2007مان هەیە کە تێیدا باس لە پێکەوە ژیانی ئاینەکانەکە و هەروەها دوای هاتنی داعش لە ساڵی 2015 یاسایەکی تر لە پەرلەمانی کوردستان دەرچوو، یاسای ژمارە 5 کە تێیدا زۆر بەڕوونی ماف و ئەرچی پێکاتەکان و کەمەنەتەوایەتیەکانی لە هەرێمی کوردستان دیاری کردووە. لەبەرەوە ئێمە کە قسە لەسەر پێکەوە ژیانی ئاینی لە هەرێمی کوردستان ئەەکەین وەکو ڕوویەکی گەشی دەسەڵات و حکومڕانی و کۆمەلگای کوردی یاخود مێژووی کوردی مێژووی ئاینی ئیسلام و باورێم کللتوری کوردی ڕێگێکی مێژووی هەیە و حکوومەتی هەرێمی کوردستانش بە قەنەعات بوون بە دیموکراسی بە پاراستنی مافی سەرجەمکەمینەکان یاسای ژمارە 11 و هەروەها یاسای ژمارە 5 دەرکردووە بۆ ئەوەی لە ڕووی یاساییشەوە ینی ئەو پێکەوە ژیانە فۆرمەلە بکرێەوە ئیشی لەسەر بکرێەوە. ئێمە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بەردەوام یەکێک لە ئەرکە ئەساسیەکانی ئێمە پۆلکردنەوەی ئەو پێکەوە ژیانەیە. ئێمە لە ساڵی 2017 بەڕێوەبەرایەتیی تایبەتمانداناوە بە بەڕێوەبەرایەتی پێکهاتەکان یاخود کەمەنەتەوایەتیەکان تێیدا نوێنەری هەموو پێکهاتەکانی تێدا و هەمویان بە ئازادی بیرڕای خۆیان دەرئەبڕێن و هەروەها کاری ئاینی خۆیان ئەکەن، کاری کەمەنەتەوایەتیەکانی خۆیانەکەن و ئێمەش بە هەموو توانایەکمانەوە پشتگیریانین. و دوو بەڕێوەبەرایەتی گشتیمان هەیە، بەڕێوەبەرایەتی گشتی مەسیحیەکان کە سەرپەرشتی کاروباری مەسیحیەکان و کەنیسە و پێکهاتەی مەسیحی ئەکە کە زیاتر لە 200 کەنیسەی مەسیحی لە هەرێمی کوردستان هێواروە بەڕێوەبەرایەتی گشتی یەزیدیەکانیشمان هەیە کە ئەرچی خزمەتکردنی برا ئێزیدیەکانمانە. لەبەرەوە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی پێکهاتەی سەرجەم کەمەنەتەوایەتیەکانی تێدا لەگەڵ زانایانی ئاینی و هەروەها ئاینی پیرۆزی ئیسلام هەمویان پێکەوە بە ئاشتیانە لە ناو وەزارەت و لە دەرەوەی وەزارەت هەوڵ ئەدەن پێکەوە ئەو برایەتی ئەو تەباییە ئەو پێکەوە ژیانە قوڵ بکەینەوە. چونکە ئێمە ڕەنگە یەکێک لە چەکە هەرە کاریگەریەکانی حکومڕانی و دەسەڵات و تەنانەت کوردیش لە هەرێمی کوردستان ئەو جۆرە پێکەوە ژیانەیە، ئەو جۆرە پێکەوە ژیانە جوانەیە کە ڕوویەکی گەشی داوەتە کۆمەلگای کوردی و دەسەڵاتی کوردی لە ناوەندە ئاینی و سیاسیەکانی دەرەوە. ئێمە یعنی ئەگەر سیر بکەین لە هەر کاتێک باسی پێکەوە ژیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەکرێ هەرێمی کوردستان وەکو نمونەیەکی زۆر جوان باس ئەکرێت کە بەڕاستی ئەوە شانازیەکەی بۆ زانایانی ئاینی ئیسلام بۆ کەمەنەتەوایەتیەکان بۆ کۆمەلگا و تاشی کوردی کە قەنەعاتی بەو پێکەوە ژیانە هەیە و هەروەها وەکو باسیشم کرد ئامانجی دەسەڵات و فەلسەفەی حکومڕانی هەرێمی کوردستانەکە ئەو پێکەوە ژیانە زیاتر کەواتە توانین بڵین حکوومەتی هەرێمی کوردستان هەم وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی توانیوێتی و ئامانجی خۆی بەدی بێنێ کە دروستکردنی ئەو پێکەوە ژیانەیە لە هەرێمی کوردستان لە نێوان ئاین و نەتەوە جیاوازەکان پرسیارەکە دووبارە بکەوە. حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی توانیوێتی لەو ڕێگەی کە جەنابەت ئاماژەی پێدەیکردنەوەی ئەم بەشانە لەنێو وەزارەت توانیوێتی ئەو پێکەوە ژیانە دروستە دروست بکات لە نێوان پێکاتە جیاوازەکان لە نێوان هەرێمی کوردستان و پێکاتە ئاینە جیاوازەکان؟
بێگومان کە باسم کرد پێکەوە ژیانەکە هەر خۆی هەبووە بەڵام حکوومەتتی هەرێمی کوردستان ینی یەک لە استراتیژەکانی حکوومەتتی هەرێمی کوردستان برەودان و قۆڵکردنەوەی ئەو پێکەوە ژیانەیە بێگومان حکوومەتتی هەرێمی کوردستان لەوەشەوە سەرکەوتووە لە ینی ئەو باسم کرد لە فۆرمەڵەکردنی ئەو پێکەوە ژیانە لە ڕووی دەقە یاساییەکان و هەروەها خزمەتکردنی ئاینی پیرۆزی هەم کە ئامانجی ئێمە چۆن ئەمانەوێ بەڕاستی وەکو وەزارەت خزمەت بە مزگەوت و تەچێ و خانەقاکان بکەین و ئاوەدانیان بکەینەوە دروستیان بکەین بە هەمان شێوەش شوێنی ئاینەکانی تریش بە هەمان شێوە خزمەتیان ئەەکەین دروستیان ئەەکەین و ئەو شوێنانەی بۆ نمونە لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتتی هەرێمی کوردستانی شەکە داعش زەرەر و زیانێکی یەکجار زۆری لێدا حکوومەتتی هەرێمی کوردستان و وەزارەتی ئەو قاف و کاروباری ئاینی هاوکاری تەنانەت ئەو شوێنانەشی کردووە ئەوە شوای کردووە ینی ئەو جۆرە لە پێکەوە ژیانە وای کرد کە لە هاتنی داعش یعنی جگە لەوەی خەڵکێکی زۆری عرب لە ناوەڕاستە موست و لە بەغدا و لە دەوروبەری بەغدا و لە ئەنبار و دیالەوانە ڕویان لە هەرێمی کوردستان کرد بەڵام تەنانەت لە کەمەنایەت نەتەوایەتیەکان لە خواروی عێراقش بەشتیان ڕویان لە هەرێمی کوردستان کرد لە مووسڵ لە ناوەڕاستی عێراق چونکە ئێرە پەناگەیەکی ئارامە بۆ پێکەوە ژیانی کەمایەتیەکان و وەکو باسم کردەوەشیان ڕوویەکی گەشی دەسەڵاتی کوردیا ڕوویەکی گەشی کۆمەلگای کوردیەکە ئێمە وەکو مامەستا باسی کرد ئاینی پیرۆزی ئیسلامان وەکو قەنەعاتێک وەرگرتووە بۆ لێبوردەی بۆ پێکەوە ژیان بۆ ئاشتی کۆمەڵایەتی جگە لە ئەو بابەتانێک کە باسمان کرد لەبەرەوە یەکێکە لە ئامانجەکانی ئێمە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بەبێ جیاوازی خزمەت بە هەموو پێکهاتەکان بکەین بۆ ئەوەی هێزێک بدەینە کۆمەلگای کوردی چونکە هەر تونڕەوی ئاینی لە هەر لایەکەوە بێ سەرنجام کارەساتی لێ ئەکەوێتەوە تونڕەوی ئاینی لە هەر لایەنەکەەوە بێت دواتر ئاشتی کۆمەڵایەتی تێک ئەدا تونڕەوی ئاینی لە هەر لایەکەوە بێت تونڕەوی نەتەوەی تونڕەوی سیاسی لە هەر پێکاتەیەکەوە بێ هەرێمی کوردستان بە دەردی لیبیا سووریا یەمەن و ئەو شوێنانە ئەبا کە ئێمە ئەبینین ینی تونڕەوی سیاسی تونڕەوی نەتەوەی تونڕەوی ئاینی چ کارەساتێکی بەسەر ئەو نەتەوانە هێناوە لەبەرەوە الحەمدولیلا ئێمە لەوانە دوورین ئێمە ئەمانەوێ ینی ئەو پێکەوە ژیانە چەند قوڵە چەند ڕەنجی مێژووی هەیە لە ناو ئاینی پیرۆزی ئیسلام کلتوری کوردەواری و هەروەها دەسەڵاتی کوردیش لە دوای ڕاپەڕین زیاتر قوڵی بکەینەوە بۆ ئەوەی ینی وێنەکە چەند جوانە جوانتری بکەین لە ڕووی یاساییەوە جوانتری بکەین لە ڕووی خزمەتکردنی پێکاتە ئاینی و کەمە ئاینەکانی هەرێمی کوردستان و لەوەشیانەوە بەڕاستی پێم وایە هەم وەزارەتی ئەوقاف و دەسەڵاتی کوردی لەو ڕۆیانەوە زۆر سەرکەوتوو بووە بەڵام پێویستی بە ئەرک و بەکاری زیاتریشەیە. دەستخۆش دکتۆر زێنەدین بەڵێ مامۆستا مەسعودیانی منەمێ ئەوە پرسم لە بەڕێستان ینی ئێمە کە وەکو کورد ڕاستەوە تا ینی هەموو لایەک ئاماژەی پێدا ئێمە موسڵمانین و توانیشمانە ئاینی ئیسلام ینی بە شێوازێکی زۆر بەرز هەم ڕێزی لێ بگرین هەم ینی ئەوەی کە وەکو بنەما هەیە لە ئاینی ئیسلامە ئێمە پەیڕەوی بکەین هەم بەرامبەر خۆمان هەم بەرامبەر نەتەوەکانی دیکە بەڵام ینی هەمیشە بەدبەختی کوردوا بووە لە ڕابردوو و تەنانەت لە ئێستاشدا زۆر جاری ئێمە لەژێر چەتری ئایندا چەوسێنراوینەتەوە لەژێر چەتری ئایندا زۆڵمان لێکراوە لەلایەن زاڵمەکان و لەلایەن نەتەوەکانی دیکەوە کە زۆر جاری ئێمە ژێردەسەیان بووین هۆکاری ئەمە بۆچیە گەڕێنیتەوە مامۆستا؟ وڵا بەداخەوە حقیقەتە کە جەناب ئەڵەی گەلی کوردی ئێمە زۆر جار ئاین بەکار هێنراوە بەرامبەرمان بۆ قات و قڕکردن و لە ناوبردنمان ئەمە حەسرەتێکە و ئەمە گلەیەکیشە بەداخەوە ئێمە هەموو جارێک کردومانە لە ناوەندە ئیسلامیەکان لە ناوەندە جیهانی ئیسلامیەکان کە نەدەبوو بێدەنگی هەڵبژێرن بەرامبەر بە قات و قڕکردنی گەلێکی موسڵمان کە ئەگەر بە مێژووی خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلامە بگەڕێینەوە لە زانکۆیەکی عریقی گەورەی وەک زانکۆی ئەزهەرە شێخە گەورە ناودارەکان خاوەن پێگە و کورسیە تایبەتیەکانی ناو ڕواقی ئەزهەری ئەگەر بگەڕێی ئەوە زانا و عالم و کەسە دیارەکانی کورد بوو لەوێ خزمەتیان کرد بەڵام بەداخەوە ئێمە ئاین کرا بە چەکێ بۆ لە ناوبردنمان ئەمە زوڵمە لە ئیسلام جاری خۆیان دەیکەن پێش ئەوەی کە زوڵم بێ لە گەرێکی موسڵمانی وەکو کورد
ئەمە زوڵمە لە ئاینی پیرۆزی ئیسلامەکەن کە ئاینی ئیسلام بەکاردێنن بۆ قات و قڕکردنی گەلێکی مسلمانی وەکو ئێمە کاتێک کە ئەنفالەکرێن بەداخەوە ئاین کرا بە چەکی دەستیان بۆ قات و قڕکردنی ئێمە کاتێک کە عەفرین داگیر ئەکرێ هەر سوورەتێکی قورئان ئەکرێ بە چەکی دەستیان بۆ قات و قڕکردنی گەلێکی چەوساوە و بەشخورای وەکو ئێمە وەکو گەلی براکانمان لە ڕۆژ ئاوا ئەمە وەک ئەرزم کردی زوڵمە لە ئیسلام و زوڵمە لە قورئان و زوڵمە لە بنەما ئیسلامیەکان ئاینی پیرۆزی ئیسلام چەندە عیبادەتە پەرستشێکە لە مابەینی عەبد و خالیقا ئەوەندەش ئەخلاقیاتە ئەوەندەش بنەما و ڕەوشی بەرزە ئینسان ئەبێ جێبەجێ بکە بەداخەوە ئەو دەوڵەتانە و ئەو زلهێزانەی کە ئاینیان بەکارهێناوە بەرامبەر بە ئێمە وەکو لە بابەتە پەرستشەکە لایەنداوە وەکو لە بنەما ئەساسیەکانی دین لایەنداوە حتا بنەما ئەخلاقیەکانیشیان تێپەڕاندووە بەرامبەر بە میلەتی باشە بۆ مسلمان جایزە کە ینی دین بەپی ئەسبابی خۆی بەکاربێنێ بۆ نمونە مر بەرگەیشیم بەدڵە بەکارێنم و ئەوەیکیم بەدڵنیە نەخێ زەربی سفریەکەم شتیوە ئەبێت ئەمە جایزەوە گوناهبار نابیت بێگومان گوناهبارە بێ وەکوتم ئەمە لادانە لە دەقە پیرۆزەکانی ئاینی پیرۆزی ئیسلام تۆ سوورەتێکی قورئان بە ناوی ئەنفالەوە دێنی دەیسەپێنی بەسەر گەلێکی مسلمانە بەسەر ئەو هەموو خوشک و دایک و مناڵ و پیر و گەنجەی ئێمە زیندە بە چاڵی ئەەکەی بە چ دقێکی ئاینی تۆ ئەمە ئەەکەی وەکوتم قات و قڕکردنی گەلێکی تری مسلمانی وەکو ئێمە لە هەر پارچەیە لە پارچەکانی کوردستان ئاین کراوە بە چەک بە دەستی بەداخەوە ئەوانەی کە نەیارن وەگەل و وڵات و میلەتی مامۆستا یە خاڵیکەش ئێمە وەکو جەنابی شوتی ینی داخەکەشمان ئەوەیە کە میلەتێکی هێندە مسلمانین و ئاین پەرستین کەچی سیرەکەین براکانی خۆمان ئەوانەی کە لەسەر ئاینی ئیسلامن لە نەتەوە جیاوازەکانی دیکە لە دەروی هەرێمی کوردستان مەبەسمە ینی هەمیشە لە زوڵمەکان کە لە کورد کراوە نەهاتوونەتە دەنگ لێمانەوە تا جەنابەتەڵی کە ینی دەنگ گێنراوە بە ناوەندە باڵەکانی ئاینی ئیسلام لە دەرەوە کە چیوان هەڵوێستێکی جددی وهایانە بۆ ئەم هۆکارە بۆ چێگەڕێنێتەوە کەوان هەڵوێستی جددیان نیە لەسەر زۆر مەسەلی گرنگ جگە لەوەی کە ئەوان لە ژێر چەپۆکی دەسەڵات و سیستەمێکی ستەمکاران نەیانتوانی و قسە بکەن بەداخەوە بۆ نەبوونی یەکدەستی و یەکهێزی ناو خۆشمیانێ گێڕمەوە من پێم وایە چەندە ئەوان لە ژێر دەسەڵاتێکی ستەمکارا بوون نەیانتوانیەوە بە پێی پێویست بێنە دەنگ بەرامبەر بە زوڵم و ستەم بەرامبەر بە گەلێکی مسلمانی وەکو ئێمە کراوە چ لە ناوەندە جیهانی ئیسلامەکانە بێ یا لە ناوەندە عالەمەکانە بەڵام ئێمەش خۆمان یەکدەست و یەک قسە نەبووین بەداخەوە تا ئێستاشی لەگەڵا بێ نەبوونی ئەم یەکدەستیەیە نەبوونی ئەم یەکڕیزیەیە زۆر کات بە ناوی ئیسلامەوە بێ یا بە ناوەکانیکەوە بێ زوڵم و ستەم لە میلەتی ئێمە کرابێ ئەم بەشبەش و ئەم دووریەمانە لە یەکتری بۆیە ناحەز و نەیارەکانمان توانیویانە سەرکەون بەسەر ئێمە ئەگینا وەکوتم لە سەرەتاوە ئەگەر تۆ بۆ بنەما ئیسلامی و ئاینەکان گەڕێیتەوە کام گەلی مسلمان هەیە وەکو میلەتی کوردی ئێمە جێبەجێی دەقە ئاینەکانی کردبێ کام گەلی مسلمان هەیە بەرامبەر بە تا ئێستاشی لەگەڵا بێ هەموو حاجیانی عالەمی لە کاتی مەناسیکی حەجا بەداخەوە کە ئەوە 1-2 ساڵە بە بۆنەی ئەم پەتای کۆرۆناوە حەج ناکرێ حاجی عالەمە جیهانیەکان لە کاتی مەناسیک و لە کاتی پرۆسەی حەجا ئیعتراف بەوە ئەکەن ئەو ئەدەب و ئەخلاق و ڕەوشت و حرمەتە جوانەی کە حاجیە کوردەکانی ئێمە چ لە مەکە چ لە مەدینە ئەم مەناسیکانە وەکو خۆی بە جوانی جێبەجێەکەن ئەو کوردەکانی ئێمەن ئەوە حاجی و خوشک و دایکەکانی ئێمەن یعنی قەناعەتەکەی حاجی کورد هەیە لە ناو مەدینە وەک ئیمامی مالیک ئاسا بە پێی پەتی بە ناو مەدینە ئەسۆڕێتەوە ئەڵێ چونکە ئیمامی مالیک ئەی فەرموو لە ناو مەدینەی پیاغەمبەرا چۆن بە پێڵاوە بە ناو شارێکە بەسەر ئەرزێکا بڕۆم کە پیاغەمبەری بەسەرا ڕۆشتووە کەواتەوانی اعتراف بە جوانەکانمانەکەن بێگومان زۆرێکیان اعتراف بەوە ئەکەن کە ئەوە گەلی کوردە گەورەترین خزمەتی بە دەقە ئاینەکان کردووە بەڵام ئەوە نەبوونی یەکدەستی و یەکڕێزی خۆشمانە بەداخەوە کاریگەری هەبووە لەسەرمان بۆی ئێمە پێویستمان بە یەکدەستی و یەکڕێزی خۆمانە و پێویستمان بە دووبارە ئەکتیڤکردنی ئەو هەموو بنەما جوانانەیە کە ڕابردوەکانی ئێمە پێشەوا و گەورەکانی ئێمە کاکە سەیری کاک ئەحمەد سلێمانی بکە لەم شارەی ئێمە کچێکی مەسیحی هێناوە بۆ کوڕێکی خۆی باشە هەتا دەڵێن جارێک یەهودی و جوولەکەکانی مەهاباد نامەیەک ئەنووسن بۆ کاک ئەحمەد سلێمانی هەندێک لە دەریۆشەکانی کاک ئەحمەد سلێمانی لە مەهابادە مامەڵەیەکیان تۆزیە تون بووە لەگەڵ
دراوسی جوولەکەیانە لە مەهاباتە نامەیەک دەنووسن بۆ سلێمانی قوربان بەڵکو نەسیحەتێکی ئەم دەروێشانەی جەناب خۆت بکەی بۆی کە مامەڵەیان باش بێ لەگەڵمانە کاک ئەحمەی سلێمانی بانیانەکە نەک نامەیان بۆ بنووسێ لە مەهاباتەوە بانیانەکە بۆ سلێمانی دەڵێ ڕۆڵە بە هیچ شێوازێ لێتان قبول ناکە مامەڵەیەکی ناتەندروست لەگەڵ ئەو جوولەکانی دراوسێتان بکەن گەورەیەوە ڕاست ئەمە گەورەیە تۆ سەیری تەکیە و خانەقەکانی مەوەکو جەنابی دکتۆر لە سەرەتاوە ئیشارەی پێکرد ڕۆڵی گەورەی تەکیە و خانەقەکانی کوردستانی ئێمە چ مامەڵەیەکی ئینسانیانیان لەگەڵ خاوەن ئاین و بیر و ڕاجیاوازەکانە کردووە مەدرسە و تەکیە و خانەقایەکی وەکو بیارە زیاد لە 200 ساڵە خزمەت بە شریعەتی ئیسلامەکە هەرگیز نەبیسراوە لەسەر دەرگای خانەقای بیارە نووسرا بێ بۆ مەسیحیەک نییە بێتە ژوورەوە بۆ جوولەکەی قەدەغێ بێتە ژوورەوە ئەم نانە تایبەتە بە موسڵمان ئەم نانە تایبەتە بە خەڵکی ئەم دەڤەرە نا لە کەس ناپسرێ تۆ نوێژەکەی نوێژ ناکەی تۆ موسڵمانی تۆ ناموسڵمانی تۆ ئیتیجاهی سیاسی چییە تۆ بیرکردنەوە چیە پێ دوای ئەم نەریتانە کاڵبوو بێتەوە ئەگەر کاڵبوو بێتەوە چێ هۆکارە و ئەگەر بمانێ ئەمانە تۆخکەینەوە و پەیڕەوانی زیاتر بکەین چۆن نەتوانین بیکەین بەڕاستی واللهی ئەگەر بە ویژدانەوە بیڵێین ئەمە مجاملە نییە من ئێڵم ئەمە حەقیقەتە بەڕێزان لە یەکێتی زانایان و لە لیژنەی فتوا ڕۆڵی جوان و ئامۆژگاری جوان و پێشنیاری باشیان کردووە لە وەزارەتی ئەوقاف بە هەمان شێوە بەڕێزان لە وەزارەتی ئەوقاف بەردەوام پێیان لەسەر ئەوە داگرتووە کە تا لە ناوگەلی ئێمە و زاناکانی ئێمە وتاربێژ و خەتیبەکانی ئێمە ڕۆحیەتی پێکەوە ژیانمان باڵاتر بێ وڵاتمان ئارامتر هەتا وتارەکانمان بۆنی پێکەوە ژیانی خاوەن ئاینەکان دوور بێ لە وتاری تون دوور بێ لە وتاری تونند و تیژی ئەمەی ئەو بە جەنابەت بڵێم کە کاوڕێ بەڕێز بە هەموو موسڵمانانیش ئەم ڕۆحیەتی پێکەوە ژیانە کە ئێمە دەیڵێین مانای تەسلیم بوون نییە بە خاوەن ئاینێکی تر مانای وانە من وازم لە دەقێکی ئاینی هێناوە تەسلیم بووم بە خاوەن بیرێکی تر منێکی موسڵمان ئەوە کاریگەری مەسیحیم لەسرە یا کاریگەری یەزیدیم لەسرە یا نا ئەوە کاریگەری دەقە ئاینەکانم لەسرە کە قورئانە ڕێگەم نادا سوکایەتی بە خاوەن ئاینێکی تر بکەم چونکە قورئانە فەرموێ ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم نەکەن قسەی تاڵ و ترش و گوێن بەدەمتانە بێ بەرامبەر بەخوای کافرەکان کە لات و عوزایەکی بەردێکی دانابوو هەیکلێکی دانابوو کردبووی بەخوا خوای پەروەردگار لە قورئان ئەفەرمێ بە موسڵمانان بە سەحابە بە پێغەمبەر ئەفەرمێ بەو سەحابە و موسڵمانانە بڵێ سوکایەتی بە لات و عوزانەکەن گوێنیان پێ نەدەن چونکە ئەوانیش سوکایەتی بەخوای ئێوەکەن ئەوەی کە ئێمە دەیڵێن ڕێزگرتن لە خاوەن بیر و ڕایەکی تر جیاواز لە ئاینی پیرۆزی ئیسلام بە ڕێزێکە هەڵگری ئاینی مەسیحیە یەزیدیە جوولەکەیە کاکەیە هەر بە ڕێزێکی ترە هەر بیر و ڕایەکی هەیە ئازادە ڕێزگرتنێکی ئینسانانە بەرامبەر بە ئەمانە ئەمە دەقە ئاینەکانە پێمانەڵێ نەک تەسلیم بوون بۆیە وەک عەرزم کردی بەڕێزان لە یەکێتی زانایان لە وەزارەتی ئەوقاف بەردەوام پێشنیاری جوانیان کردووە کەواتێ مەتوانین بڵێن کۆمەڵگەکەمان ئێستش ینی لە ئاستێکی باڵایە لە پەیڕەوکردنی ئەم بنەما جوانانەی ئاینی ئیسلام کە هەیە ویستم ئەوە بۆ جەنابەت فەرموکەم بەداخەوە ئەفکاری جیاواز هاتوۆتە وڵاتی ئێمە بەڕێزان لە وەزارەتی ئەوقاف ئاگادارن لە یەکێتی زانایان ئاگادارن ئەمڕۆ بەهۆی تەکنۆلۆژیا و بەهۆی بابەتی ئەنتەرنێت و دانانی وتارەکانی وتاربێژەکانیش لە وڵاتی ئێمە کە زۆری نەمان ئەم ڕۆحیەتی پێکەوە ژیان و ئەم ئیحتیرامی متەبادلە لە بەینمانە هەیە بەرامبەر بە خاوەن ئاینەکانی تر بەڵام لێرە و لەوێ حاڵەتی تایبەت هەیە بەداخەوە ئەبێ ئەمە چارەسەر بکرێت بەداخەوە لێرە و لەوێ جۆرە ئەفکارێک هاتوۆتە وڵاتی ئێمەوە توندە ئەبێ چارەسەر بکرێت هەر بەڕێزێ هەر خەتیبێ هەر خاوەن ئاینێ ئەم قسە دەکەم بۆ وتاربێژێک و لەو لاشەوە بۆ هەڵگرێکی ئاینی یەزیدیش ئەوانیش بە هەمان شێوە سوکایەتی بە ئاینەکەی من نەکەن وەکو چۆن من سوکایەتی بە ئاینەکەی و ناکەم ڕێزگرتن لەما بەینی خاوەن ئاینەکانان پێشمانەخە بەڵام ئەم حاڵەتانە ئەبێ چارەسەر بکرێ جارجار بەداخەوە هاندان هەیە بۆ توندوتیژی و هەیە بەڵام زۆر بە کەمی چارەسەر ئەکرێ بەڵام نەشیان توانیوە ئەمانە ببن بە زۆرینە ئێستا لەگەڵ ڕۆحێکی پێکەوە ژیانانەیە وەک ئەرزم کردی من لە وتاری مزگەوتەکەی خۆما لە وتاری جەژنەکانمان لە جمعەکان ماڵێم خەڵکینە دراوسیەکەت هەیە نوێژ ناکە دراوسیەکەت هەیە خاوەن ئاینێکی ترە دراوسیەکەت هەیە خاوەن بیرێکی ترە تکایە لە سەلام و کەلام تەرکی لەگەڵانەکەی
ئەوە ڕۆحیەتێکی ئیسلامیانەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جەنازەیە بە بەردەمیاتەیە پەڕێ هەڵەسێ لەبەری سەحابە عەرزیەکەن قوربان ئەوە جوولەکە بوو بۆ هەستای لەبەری پێغەمبەری خوا فەرمی ئەلەیسەت نەفسا ئەی ئەوە ئینسان نییە ڕۆڵە ئینسانێکە مرۆڤێکە ناکرێ من سوکایەتی بەم ئینسانێ بکەم کە دراوسێمە هەر بیر و ڕایەکی جیاوازی هەیە بۆیە سوپاس بخوا زۆرینەمان زۆر بەباشی تا ئێستا ئەو بنەما ئەساسی و باش و چاکانەی کە لە کاک ئەحمەدی سلێمانی کە لە شێخانی بیارە کە لە خاوەن ئاین و بیر و ڕا کە لە خاوەن پێگە و قسە بەرزەکانە کە لەوانەی کە قسەیان هەبوو لە مشتەمە و کۆمەڵگەی ئێمە ئەممان هەرماوە بەڵام حاڵەتی ئێرە و ئەوێ هەیە کە هەوڵ دەدەن بۆ ئەوەی ئەم پێکەوە ژیانە دوورخەنەوە بە عینوانی ئەوەی کە ئێمە مسلمانین نابێت سەلام لە خاوەن ئاینەکانی تر بکرێ دەبیستین جاری وا هەیە لە مابینی دوو خوێنکارە لە زانکۆیەکە جیاوازەکە ئەڵێ نابێت سەلام لە خوێنکارێ بکەی کە مەسیحی بێ وڵای خۆی مەجێ مەترسیە ینی بەڕاستی ئەبێ هەم ئێوە وەکو جەناب دامەژەت پێداوەکو مامۆسایانی ئاینی هەم ناوەندەکانی ئاین و شوێنانی کە شوێنی پەرستنن و هەم وەزارەت و هەم حکوومەت دەمانە ڕۆڵانە سپاس دەکەم مامۆستا دێمە خزمەت جەنابەت بەڵێ دکتۆر زێنەت ینی ڕۆڵی ئێوە چییە بە تایبەتی لە کەمکردنەوەی وتارە توندەکان و ئەوانەی کە بۆ نمونە لە وەکو مامۆستا ئاماژەی پێدا کە لە هەر نەتەوەیەک و لە هەر ئاینێکی جیاواز بن لە هەرێمی کوردستان کە وتاری توندڕەوی بدەن و بیانەوێت تەفرەقە و جیاوازی دروست بکەن ئێوە هیچ غیتاءێکتان هەیە و هیچ سنوورێکتان هەیە بۆ ئەمانە بەڕاستی بەڵێ بێگومان ئێمە لە چوارچێوەی ئەو یاسا و ڕێسانەی کە لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی هەن ئێمە ئەمانەوێ ئەو پێکەوە ژیانە قوڵ بکەینەوە وەجگە لەوەش ئێست ئەگەر قسە لە ناو خودی یەک ئاین بابرێم ئاینی پیرۆزی ئیسلامەکرێ ئێمە ئەرچی ئێمە ئەوەیە پەرە بە لایەنی لێبوردەیی ئاین یان لایەنی پێکەوە ژیان تەنانەت لە ناو خودی یەک ئاینیش بدەین و ئەوەی جێگەی دەستخۆشیە بەڕاستی من لێرەوە ئەمە سپاسی مامۆستایانی ئاینی و تاربێژان بە تایبەتی شەکێتی زانایانی ئاینی ئیسلام ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەیە لەوەی کە ئەو بنەمانەی کە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی یاساکانی جێبەجێ بکرێن لە خزمەتکردنی ئاین و هەروەها پەرەپێدانی لایەنی ئاشتیانەی ئاین لایەنی پێکەوەژیانی ئاینی و ئەگەر بە ئاماریش قسە بکەین وەکو مامۆستاش باسی کرد بەڕاستی ینی زۆر جار دەنگێک هەیە مامۆستایەکی ئاینی لەلایەک ینی زۆر جار ڕەنگە بەهۆی باگراوندێکی یاخود پاشخانێکی نامۆ بە کۆمەلگای کوردەواری قسە لەسەر هەندێک مەسائیلی تونڕەوی ئەکادژی پێکەوە ژیانە بەڵام ئەوانش ینی لە سەتا یەک زیاتر نابێت چونکە زۆربەی هەرە زۆری مامۆستایانی ئاینی باوەڕیان بەو پێکەوە ژیانە هەیە باوەڕیان بەو نەمەتە ئاینە هەیە کە هەم خزمەتی ئاینەکە بکرێەوە لە ڕووە ئاینەکەشەوە خزمەت بە کۆمەلگای کوردی و بە مجتەمەعی کوردی بکرێت چونکە ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ئامانجی ئێمە ئەوەیە ئێمە خزمەت بە لایەنە میان ڕەوی ئاینی ئەەکەین و خزمەت بە پێکەوە ژیانی ئاینی ئەەکەین بۆ ئەوەی سەرنجام خزمەت بە کۆمەلگای کوردی بکەین بۆ ئەوی کۆمەلگای کوردی لە تونڕەوی ئاینی پێکدادانی ئاینی دوور بخەینەوە کە الحەمدولله تا ئێستا دوورەوە ئەو دەنگانش کە هەن لە ناو مامۆستایانی ئاینی ینی زۆر دەگمەنە ینی مامۆستایەکی ئاینی زۆر جار هەیە بەڵام ئەوەش ینی وەکو مامۆستا باسی هێنا بەفاهیمی نامۆیە بە مجتەمەعی کوردی و تەنانەت بەڕای من نامۆیە بە ناوخودی یەک ئاینیش ئەگەر قسە لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام بکەین چونکە ئاینی پیرۆزی ئیسلام بەردەوام جەخت لە پێکەوە ژیان ئەکاتەوە بەردەوام جەخت لە لێبوردەی ئەکاتەوە بەردەوام جەخت لە ئاشتی کۆمەڵایەتی ئەکاتەوە کە ئەوانە بەڕاستی هەمویان وەکو وەزارەت ئامانجی ئێمەن و ئێمە لەو مەفاهیمانە ئەمانەوێ هەم پەرەی پێ بدەین و هەم خزمەتی کۆمەلگای کوردیشی پێ بکەین چونکە بەڕای ئێمە باشترین دینداری کە تۆ وەکو باشترین دینداری ئەوێ تۆ وەکو کەسێک ینی وەکو قەنەعاتی ئاینی خۆت ئەتەوێ خزمەت بە ئاین بکەی بەڵام خزمەتی نەتەوەش بەشێکە لە بەڕای من خزمەتکردنی ئاین یاخود خزمەتکردنی کۆمەلگا بەشێکە لە خزمەتکردنی ئاین ئەوە شەوای کردی ئێمە مامۆستا خاڵێکی باس کرد کە
بەڵێ پێچێ پەیوەندێکی دکتۆر باش نەبێت دەستخۆش بە دکتۆر سوپاس دەکەم بەڵێ مامۆستا مەسعود ینی منەوێت لە کۆتاییە دواوتەی بەڕێز لەم بارەوە بزانین کە ئێمە وەکو کۆمەڵگەی کوردی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو مامۆسایانی ئاینی لە هەرێمی کوردستان لە داهاتووە ئاراستەی هەنگاوەکانمان چۆن بێ و وتاردانی ئێوەی بەڕێز وەکو مامۆسایانی ئاینی چۆن بێ و ڕۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن بێت لەم ڕۆوە فەرموو دوا سەرنج و پەیامی خۆ بگەێنی. وەڵام من دووبارە دەستخۆشی لە جەنابتانەکەم بۆ بەرنامە بەڵام پێویستە ئێمە وەکو میلەتی کورد چونکە دەردەسەری زۆرمان بینیوە خەم و ئازار و ساڵانێکی زۆر پڕ لە نەهامەتی و پڕ لە ناخۆشیمان بەسەر بردووە لە هەموو ناخۆشیەکانیش ناخۆشتر ئەوەیە کە لێکترازانی بینی ئاینەکان دروست بێ ئومێ دەکەم ئەو پەیوەندیە جوان و پاک و باشەی کە لە نێوان خاوەن ئاینەکانە لە وڵاتی ئەمە هەبووە ئەگەر باشتر و چاکتر نەبێ نەوەستێ لێرە بەرەو باشتر و چاکتر بڕوە بە هیچ شێوازێ ئەو دەنگە نەشازانەی کە لێرە و لەوێ بیانەوێ گرژی لەما بینی خاوەن ئاینەکانە دروستکەن هەرگیز ئینشاءالله لە ناو وڵاتی ئەمە دروست نەبێ و حکوومەتی هەرێمی کوردستانیش و بەڕێزان لە وەزارەتی ئەوقافیش چۆن پێداگری ئەکەن لەسەر پێکەوە ژیانی ئاینی ئەگەر مامۆسایەکی ئاینی بەرامبەر بە خاوەن ئاینەکانی تر تند بێ لێپێچینەوە دەکرێ بەرامبەر بە خاوەن ئاینەکانی تریش ئەگەر بێڕێزی بەرامبەر بە ئاینی پیرۆزی ئیسلام بکرێ هەر لێپێچینەوەیان لەگەڵا بکرێ بۆیە لێت ناشارمەوە جاری وا هەیە دەنگێکی نەشازیش لە ناو خاوەن ئاینەکانی ترا بەرامبەر بە دەقێکی ئاینی پیرۆزی ئیسلام بەرامبەر بە ئاینی زۆرینەی خەڵکی کوردستان قسەیەک لێرە و لەوێ لێدوانێک لێرە و لەوێ وەک عەرزم کردی چۆن ئێمە ئیسلام ڕێگەمان نادا سوکایەتی بە بیر و فکری کەسانی کە بکەین بە هیچ شێوازێ با ڕێگە نەدرێ ئەوانیش سوکایەتی بە هەست و بیری ئێمە بکەن سوکایەتی بە دین و ئەخلاقی ئێمە بکەن سوکایەتی بە بیر و بە فکری زۆرینەی خەڵکی کوردستان بکەن ئومێ دەکەم ئینشاءالله وڵاتمان بەرەو پێشتر و چاکتر بڕوا و ڕۆحیەتی پێکەوە ژیان و احتیرامی متەبادل لە نێو هەموو خاوەن ئاینەکانە باشتر و چاکتر بێ لەو سەردەمانش کە لە پێشووترا هەبووە بەم شێوازە ئێمە دەتوانین ئاینداریەکی جوان بکەین و دەتوانین بەرەو پێشەوە بڕۆین و دەتوانین وەکوتم سەرمان سووک و باری شانمان سوکتر بێت لەو دەردەسەریانەی کە بینیومانە ڕۆحیەتی پێکەوە ژیانی ئاینی لە ناو هەر میلەتێکا بێ ئومێ دەکەم ئینشاءالله وەکو باقی ساڵەکانی ترمان وەکو مێژوویەکی پرشنگداری ڕابردووی ئەم گەلەی ئێمە ئینشاءالله بەرەو کەناری ئارامی زیاتر ئەڕۆین سوپاس بۆ جەنابتان بەو ئومێدەی وڵاتمان ئینشاءالله لەم ڕێگەوە بە ئاواتەکانی خۆمان بە حەزەکانی خۆمان بە خۆشیەکانی خۆمان گەین و لەو هەموو نەخۆشی ناخۆشی ئینشاءالله دەست خۆش مامۆستاژیان سوپاس دەکەم با بچمە لای دکتۆر زێنەدینیش وتەی کۆتایی لێ وەرگرم دکتۆر فەرموو دوا پەیام و سەرنجی خۆت بڵێ بەڵام کەمتر لە خولەکی سوپاس دەکەم. زۆر سوپاس دیارە ئێمە کە قسە لەسەر تونڕەوی ئاینەکەی مەبەستم تەنها ینی هەندێک ئەو دەنگە ناشازانەی کە لە ناو مامۆستایانی ئاینی کە زۆر دەگمەنە مەبەستمان هەر تەنها زانایانی ئاینی ئیسلامی یاخود وتاربێژانی ئاینی ئیسلامی ئێمە دژی هەموو تونڕەویەکین لە هەر لایەنێکەوە بێت لە ناو ئاینی پیرۆزی ئیسلام وچ لە ناو ئاینەکانی کەمەنەتەوایەتەکان تر لەبەرەوە ئێمە ئەمانەوەی خزمەت بە هەموو ئاینەکان بکەین بۆ ئەوەی وەکو باسم کرد سەرنجام کۆمەلگای کوردی دەسەڵاتی کوردی و ئەو دیمەنە جوانەی لە پێکەوە ژیانە ناو کۆمەلگای کوردی هەیە پەرەی پێ بدەین و دژی ئەو دەنگە تونڕەوانش بوەستینەوە کە ئەوانەی بە پێچەوانەی یاسا و بنەماکانی کۆمەلگای کوردی و ئاینی ئیسلام و هەروە بنەماکانی حکومڕانی کوردی و یاساکانی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینیش ئەزولێنەوە. دەستخۆش. سواز بۆرێک لە بەڕێزان دکتۆر زێنەدین مەولود بریکاری وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی کە ڕاستەخۆ لە ڕانیە لە ڕێگەی سکایپ لەگەڵمان بووی هەرا سوپاس بۆ برای بەڕێزمان مامۆستا مەسعود جاب مامۆستایانی کە لە ستودیۆ لەگەڵمان بوو سوپاس دەکەم مامۆستاجی بەڵای بینەرانی بەڕێز هەڵقەی بشەی پانۆراما پێشکەش کرا هەمیشە لە جەژن و خۆشییا بن خواتان لەگەڵ